خۆشەویستان بە خێراتتانەکەین خۆمان بە خۆشحاڵە زانین لە وەرزێکی نوێ لە ساڵی نوێ ئەمە دیارێکم ئاهەنگی وەرزی نوێ و ساڵی نوێی کاپتریای کە دووری زەردەشتە کە خۆبەخش بەبێ لید بەبێ بەرامبەر لێرە ماوەی 4 ساڵە سیانڵید و یادی دامەزانی 4 ساڵی ئەم کافتریایە کە 4 ساڵی ڕێکی ئێمە لێرە نەمەتی وایە زۆرترین هونەرمەندە ناوداران لێرە هاتوون ئاهەنگی خۆبەخشەکانیان پێشکەش کردووە و ئەمڕۆژ هونەرمەندی میلی ناودار خۆتان دەزانن ئەگەر خۆبەخش نەبێ بچێتە هەر شوێنێک دڵنیام هاوڕێوەکانی کاشیروان و کاشیروان عەبدوڵڵا و ئەوانی تریش بە مەبلەغێکی باش نەبێ ناچنە بۆنەوە ئاهەنگەکان بەڵام ئەمڕۆ لەبەر خاتری گەنجان لەبەر خاتری پایتەختی ڕۆشنبیری لە خاتری کافتریای کە دووری زەردەشت ئەمڕۆ لێرە میوانە دیارە میوانێکی ئازیز و خۆشەویستیش کە چەندی میلۆدی ڕۆژهەڵات کە بۆنی لادیەکانی کوردستانی لێبێ کە خاڵا عوسمانی مەریوانیە ئەمڕۆ ئەویش لە خزمەتی ئێوەیە کە ئێمەش خزمەتێکین خاڵا عوسمان بە کۆڵی ئەزمون و کۆڵە میلۆدی نەوازە و خۆشەوە هاتەوە بۆێرە دڵنیام هونەرمەندە میلیەکانی دەستوودی لێبینن سەرەتای مانگە دەست پێکەین بە بیستنی چەند گۆرانێکی خۆش بەدەنگ هونەرمەندی لاوی ناودار شیروان عەبدوڵڵا با بفەرمێت